هەوڵی ئەوماندا کە بەندا و پۆند دروست بکەین بۆ ئەوەی لەم قەیرانە ئێمە بتوانین باشترین سوود لە ئاوی سەرزەوی وەربگرین و چیتر پەنا بۆ ئاوی ژێرزەوی نەبین کە بەداخەوە زەرەر و زیانێکی زۆری بە ئاوی ژێرزەوی وڵاتەکەمان گەیاندووە. چەندین جار هەوڵدرا لەگەڵ وڵاتانی بیانی کۆمپانیەکانی بیانی کە قەیرانی ئاو لە شاری هەولێر چارەسەر بکرێ، بەڵام هەر ساڵێک بە بیانۆیەک دوا دەخرا. تاکو گەیشتا و ڕادەی ئێمە داوامان لە دڵسۆزانی ئەم وڵاتە کرد. خەڵکی شاری هەولێری خۆشەویست، ئەندازیارانی خۆماڵی کە خۆیان هاتن دیزاینێکیان کرد بۆ گەیاندنی ئاوی خێرا بە شاری هەولێر و نەک تەنیا 12 ساڵ بەڵکو بە 12 مانگ توانیان گەورەترین پرۆژە لەسەر ئاستی عێراق لە شاری هەولێر دروست بکەن بە باشترین شێوە و هەمومان بینیمان کە توانیمان لەو ماوەیەدا ئاو لە زێ گەورە بۆ شاری هەولێر بگوازینەوە. بەشی دوامی پرۆژەکەش لە ڕێیە ئینشاءالله لە ماوەیەکی نێزیک ئەوەش دەکرێتەوە و شاری هەولێر و دەوروبەری هەولێر هەمویان سوودمەند دەبن لە گەیاندنی ئاو بۆ ئەم شارە. چەندین پرۆژەی هاوشێوە هەیە لە چەمچەماڵ، لە ئاکرێ، لە شوێنەکانی تری کوردستان کە دیسان هیوامان وایە بە کاتێکی زوو بتوانین ئەو پرۆژانەش تەواو بکەین کە خەڵکی ئێمە ئیتر لە کێشەی بێئاوی ڕزگاریان ببێت.